خوا پاراونەتەوە خوا زۆریەتی باش و ئەولای ساڵحیان بە زەکەریا فەرمێ ڕەبی لا تەذەرنی فەردەن وأنت خەیر الوارثین پەروەردگارە بە تەنیا بەجێ ئەوری 90 ساڵە تەماعی لە مناڵە و خوای گەورەش نائومێدی نەکرد ئیبراهیم کچە مامەکەی خۆی هێنا بوو خاتون سارە زۆری خۆشەویست وەکو لە مێژووشە باسکراوە حەدیث نابەت وەکو مێژوو ئەڵێن لە هەموو مێژووی مرۆڤایەتیە هیچ ئافرەتێک فەقەی دوو ئافرەت جوان نەبووە هەر جوانی کە خوا پێی بەخشی بێت یەکەمیان دایە حەوا دووهەمینیان خاتون سارەی خێزانی ئیبراهیم سەلامی خوای لێ بێڵێن نمونەیان نەبوو لە جوانی دایە حەوا کە خێزانی باوە ئادەممان بۆ دایە گەورەی هەمومانە جوانترین ئافرەتی دنیا بوو چونکە هەر لە بەهەشتەوە هاتۆ بۆ بەهەشت دروست کرابوو ئافرەتێ بوو بۆ بەهەشت دروست کرابوو لەگەڵ ئادەما هێندایە سەرسەری جوانی یوسفیش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کاتێک کە لە عاسمانە لە شەوی میعراجا بینیم فەئیذا به قد ئوتیە شەطر الجەمال سەیرەکەم یەک لای جوانی بەخشراوە بە یوسف ئەگەر جوانی هەموو دنیا بکەی بە دوو بەشەوە بەشێکی بەخشرابوو بە کێ بە یوسف ڕێک جوانەکەی چۆتۆ سەر نەنکی کێیە کە دایە سارەی خێزانی ئیبراهیمە سەلامی خوای لێ بێت عمری سارە دەوری 90 ساڵ بوو ئیبراهیم بوو بە 100 شتێک مناڵیان نەبوو هەر کۆڵی نەدابوو هەر دوعایە کرد لە پەروەردگارە کە هەبلی من لەدونکە ذڕیەتە طەیبە ئینەکە سەمیع الدوعا پەروەردگارە ذڕیەتێکی باشم بەیتێ تۆ دوعا قبوڵەکەی کە مەلایکەت هاتن لە شکلی ئینسانە وەکو میوان لە لای ئیبراهیم دانیشتن مژدەیان پێدا کەڵێ مەلایکەتین هاتووی بۆ دوو ئیش بۆ دوو کاریکیان بۆ قەومی لووتۆیان هاتووین مژدەی مناڵە بینێ کە ئەو ژن و مناڵیە بێ وەک چۆن ئافرەتیساها کە شتێکە بێت زۆر تەریقە بێت توی کێشێ بە دەمو چای خۆیان ئایاڕۆ ئایاڕۆشتی ئاگێژای دەمو چای خۆیاوتی یعنی چی من بەم عومرەوە من خۆم پیرەژنێک و مێردەکەشم پیرەمێردە یعنی چی ئەریدو ئەنا عەجوز وبعدی شەیخە یعنی مەحقولە من بەم عومرەوە من مناڵم ببێ بەڵێ خوای گەورە ویسیەت دات سلەیمان دوعایەکی هەیە خوای گەورە لە قورئانە بۆ بانەگەێنێت و دوعایە هەر دوعایە شکاڵی هەچ کەسێک تابوو بە 40 ساڵ باو دوعایە بکەن حتى إذا بلغ أشده وبلغ 40 سنة قال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه بدأتي وأصلح لي في ذريتي وأصلح لي في ذريتي پەروەردگارە داواتە لە یەکەم ذڕیەتەکەم بۆ ساڵح کرد ذڕیەتت داوەمەتێ بەس بۆم ساڵح کرد زۆر بۆی ئاگادار بن بزانن ساڵحبوونی ذڕیەتیش یەکەم جارە بێت تەوەکەلی بە ئەڵڵا بێت هەم بۆ بەخشینەکەی هەم بۆ چیش هەم بۆ ساڵحبوونەکەی وەکو پێم وتن کەس نائومێد نەبێت لەوەی کە خوای گەورە بڵێ 10 ساڵە مناڵمان نەبووە ئەو 15 مناڵمان نەبوو وەڵای دراوسێمان هەبووە 15 ساڵ بوشنمێر بوون مناڵیان نەهەبوو سبحان الله خوای گەورە ئیرادەی لەسەر شتێ بوو لەگەڵ بەلوعەکەکردایەوە هەر ڕۆژەی سەرخڕێکی تازە هاتە دەرەوە مۆدێلێکی تازەی ئەیان بوو ماشەڵڵا هەنی وای دەهات خوای گەورە دای ڕەفتی یەکێکی دا پێی بەخشی بەبێ حسابەیدا نائومێد مەبن لە ڕەحمەتی پەروەردگار نائومێد مەبە وەکو پێغەمبەرانە بەسەڵات و سەلامی خوا لەسەر دووهەمیش نائومێد مەبە لە چی لە ساڵحبوونی کوڕەکەت بەردەوام دوعای خێری بۆ بکە بەس قەت دوعا لە مناڵ مەکەن گەورەترین بەڵا ئەوەیە فێربی دوعای خراپ لە ئەولا بکەیت جارێ ئەگەر ئەو زمانە زانی وتە بڕی وتە بیبڕە بەڵام بە مناڵەکە و مەڵێ بە لەعنەتی هیچ شتێ بەقەی لەعنەتکردن خراپ نییە تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردوین ئەگەر لەعنەتت لە شتێکی ناوباڵەکەت کردە و شتە فڕێ تازە خێری پیاوە نەماوە بۆ بە بەڵا لەو باڵەیە لە سەفەرێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵەکانیان کابرایەکیان حوشتێکی پێ بوو باش نەئەڕۆی لێی داوتی بۆ ناڕۆی بە لەعنەت بی بە حوشتەکەی وت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وتی کێو بە لەعنەت بێتی ئەرەوڵای خۆ ناڕۆ چی لێ بکەم وتی دەی بەخوا لەگەڵمانە نایە لەم سەفەرەیە مادەم لەعنەتی لێ کردووە
لەگەڵمانە نابێت لەم سەفەرەیانێ کابرا هەر لەو ڕێگەی بەرەڵای کرد و دیتاوە مادەم پێغەمبەر صلی الله علیه و سلم توێتی نایەنا بەرەڵای کابرا وەکو سیارەی کێم ڕوا بۆ پشتێکی وتە جا تۆ هەموو دەقەی بە مناڵەکە و بێ لەگەڵ تۆ ڕەبی بڵێ دانیشە بەلعنەت بی وا بۆ بەلعنەت بی بۆ هاریەکەی بەلعنەت بی دوایش دەڵێ بۆ مناڵەکەم صالح نییە تو بەم ڕۆژگارە وەکو شەیتان خستوتە ڕێزەی شەیتانە و لعنەتی بۆ نێری لعنەتیش ئەنی دوور لە ڕەحمەتی خوا خۆ داواکەی دوور بێ لە ڕەحمەتی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کە لە باشترین و گیراترین دوعاکان دوعای باوکە بۆ ئەولا دوعای کێ باوک بۆ ئەولا سوبحانەڵڵا ناڵێی دایک دوعای ناڵێ دایک و باوک گەڵێی کێ دایک نازانێت دوعا بکە دایک بەس زۆزی خۆی دەرەبڕێ دوعا نازانێت بکە مناڵەکەی نەخۆش بێڵێ وەک لە دەوری سەری گەڕێن سەری گەڕێشی تۆکەی دوعا لە دەوری سەری بخوێنیتەوە مەکەی دوعای چییە ئەڵێ هەرچی قەزا بەڵایە بۆ توێتە خوار و لە من کەوێ دیکە دوعای غەڵەتە تۆ بڵێ خوای گیان هەرچی بەڵا هەیە لەسەر خۆم و مناڵەکەم دەستیکەی بۆ ئەوەی ئەو هەڵگیرێ بیا بە تەڵبی سەری تۆ یاخەرەوە کەی ڕاستە ئەمە بەحساب دوعای خێری کردووە تۆ لە دوعاکردنا موشکیلێ ناتوانێت بێ بەڵام پیاوانی بە ئەو گەزانێ بەم تەنزیمترە ئەزانێت چۆن دوعاکە بۆ ئەولایەکەی وەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ باشترین و گیراترین دوعا دوعای باوکە بۆ ئەولاد نەکی دایک لەبەرەوە تۆزێ ئاگادار بن لە قەزەی دوعاکردن بزانن چۆن دوعاکە گەرنۆیەکێ لە پیاوچاکان کوڕەکەی هەر بۆ ئیسلاح نەبوو ئاخر جار هەستا لە شۆنێژە کە لە خوا پاڕایەوە وتی پەروەردگارە و من تەبەڕاکەم لە حەول و قووەتی خۆم وەڵڵاهی دەسەڵاتم نەما هەرچیەوەی من عەقڵم پێ بشکێ هەرچیەوەی من توانم بەسەریا بێ کردم بۆی ئەم مناڵەم ساڵە بێ بۆم ساڵە نابێ خۆیان من تەبەڕاکەم لە هەموو حەول و قووەتێک بە ئێوە دەستەوە خۆ بۆ ساڵ ئەم دوعایە کرد بە بەردەوامی هەتا کوڕە بوو بۆ یەکێ لە باشترین و چاکترین ئەولایەکە بێرە دەست ئەڵڵا بۆی پارێنەوە بەردەوام بە لەگەڵی کۆڵمەیە پێغەمبەرێکی وەکو نوح سەلامی خوای لێبێ سوورە زانێت بۆی نییە دوعا بۆ کافرکە بەڵام کاکە جەرگ شیرینە کە لەگەڵە بینێ لافاوە کردێ ئەم کوڕە وەرە نوح سەلامی خوای لێبێ 950 ساڵ نەسیحەتی قەومەکەیەکە ئەم تەحەمولا 950 ساڵ فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما 950 ساڵ خەریکی پێغەمبەرایەتی و بانکردنی ئەم خەڵکە بۆ بۆڕەی خوا کەچی کوڕەکەی خۆ قەناعەت پێ نەکا ژنەکە و قەناعەت پێ نەکا بە 300 ساڵ پێشەوەی تۆفانەکە بێ خوا ئەڵی پێکردو داری تایبەتی بۆ بڕوێنە کە بە کەڵکی دروستکردنی پاپۆڕەکە بێت ئەم دارە با 200 ساڵ گەورە بێت ئینجا بە کەڵکیۆ بێ ئەو نەوعە دارە بۆ پاپۆڕەکەی کە خوای گەورە دایناوە تۆ لی دروستکەی واصنع الفلك بأعيننا ووحينا بوحي خوا لەژێر چاودێری پەروەردگارە ئەو پاپۆڕە دروست کراوە کە تەحەمولی لافاوێ بکە وهي تجري بهم في موج كالجبال شەپۆلی ئەو لافاوە وەکو چیاکان وابوو نزمترین چیا بە چی و تێشاش لە 1000 مەتر کەمتر نەبێ گەورەترین شەپۆل تا ئیستا لە دەریاکانی سەر زەویا تۆمار کرابێ نەگەیشتۆتە 50 مەتر بەرزی بێنە بەر چاری خۆت شەپۆلی لافاوێ 1000 مەتر بەرز لە 1000 مەتر بەرزتر بێ ئەبێ چی لافا و تۆفانێ بوو بێ پاپۆرێکی وێ تایبەت ئەم باوکە نەسیحەتی قەومەکەی کردووە نەسیحەتی ئەولایەکەی کردووە کە تۆفانێکی ئاوا دێ 300 ساڵ پێش ئەوە پێی وتون ئەگەر نەگەڕێنەوە خوای گەورە غەزەبتان لێکرێت خەریکی دروستکردنی پاپۆرە بۆ خەڵک بەلایە تێپەڕی گاڵتەیان پێکرد ئەوە ئیستا شتەکە هاتە دی و ئاسمان هەموو هەور کۆبەتەوە عرس هەر لە کورد و کەلەبەریەوە ئاو هەڵەقڵێ خوای گەورە بۆمان باس دەکات دەفەرمێ لەژێر ئەرزەوە هەرچی کانیاو هەبوو هەڵمان تۆقان وەفەجەرنە الأرض چی عیونا لە ئاسمانیشەوە بە هەر هەموو دەرگاکانی ئاسمان کرایەوە ئاسمانی بارانی ئاسمان و ئاوی ئەرز فالتقى الماء على أمر قد قدر ئاوی ئاسمان و ئاوی زەمین لێکیدا بەڕادەیە کە خوا تەقدیری کردبوو چیا بکەوێتە ژێر ئاو بەم حاڵەوە ئەبینێ وا شەپۆلەکە هەستاوە و دنیا خەریکە ئاوی بە چۆتە ناو پاپۆڕەکەی و کوڕەکەی باکە وەرە کوڕم سەرکەوە لەگەڵمانە کوڕە هەرمە لە جیڕێ بە باوکی ڕێسە ئاوی إلى جبل يعصمني من الماء باوە گاشمە سەریکی لەو شاخانە قابلە بگاتە ئەوێ ئەم باوکە لەبەر چاوێ کوڕەکەی خنکێ سوورە زانێ بۆ پێغەمبەرێکیش نییە هاوار بۆ کوڕەکەی کاگەر کافر بێ کەچی هەر خۆی تەحەموول ناکە هاوارە کاڵێ
پروردگار ربي إنه ابني وإنه من أهلي وأنت أحكم الحاكمين پروردگار وكرم خوش تدزاني وعد دا خوبك سكاركم برزقاكي وابيله إنه ليس من أهلك نالي كرم جارك وكفي دنيا إنه عمل غير صالح إني أعظك أن تكون من الجاهلين خليك أكو تبرغ إخوة الله بيدا لم جارك كش دخلت أبي دعاء دروس ندعو عبو كافر بي باوك حتى آخر لحظة لقل من الله يا خليفة جاري واشيرة دا صلاتي توانية هدايتك لا يتونية لا علمي أزلي فالوردقارة براوتك أو كرتي بيت الخرابة وانا بلام تا أو لحظة دي قد منو حرالي يابني هو كرشي لينك شون إبراهيم حتى آخر لحظة باباوك بتبرست بدات عشانكي أو شي يا أبتا يا أبتي هاي باوك يا أبي نصيحتي كور باوك بو كور هربا جيان بيت بزماني شيرين بيت مهمه تولى قيامتها يتتاوان لسنوية أو يكبيت كرا كردي هبوا بمني وتوما مصر كراكم براسي زور بتاعتي كدوم زور آوا كراكشي بيارة كيس ما مصر جياني لتاكل آوا تيموتم حاجي فلان أو تم بكراكو كدو كلا داعي دوكينا والله ما تم دبوي كغني زار باش من دعاء بوك كاك خلقي يتسلسل فكتو باش من دعاء كان جيرابي دعاء توك جيرابي باش من دعاء كان جيرابي كراكو الصلاة يوم إما أصلا في على كيساش بويك متم يسابويك وأنا كدو يسابويك يلا هذا جابويك جاو شيء معروف يلا يصال دعاء بيني مهمة وصاير نورتي ودعاء أنا بس بريو أرجو أسمع فيك كدو كاك يشتي كم دينا بحكمتني أم دينا مي بركته مي رحمته فين ما نكا هم الرجال كان بشان كيسة حد بازك المجالي يعني أبي لقل ما ربنا الله على خريبين خوي يقول القرآن فرمي أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة بوهي إيمان نارا كل إنك خوتان ومالو من داوتان لا أجري بارزن كسوتا من يكي إنسان برد بيكوا أكينوا خمي من على كان بخو شون أو من على أقري باشتين جري بدوز قري باس فرمي أمس أنا كاري كذا بانا خوش نكوي دقاق خمي كي قيامتي شيله هو هلا من عليه بيخنا بالقرآن خيرتن فيريكا فيري هزارشتي بوكري ايبادي بوكري موبايلي بوكري باسكيلي بوكري بلاي ستيشني بوكري اكس بوكسي بوكري انواع جيلي بوكري نظام انواع اكيد فيري ملك الدنيا كي فيري توتوبينيا كي فيري نظام تشي كاك اي بوخ بكي لنا اخو بيخيت بتمي مكتبك مش بتمي ما مصايش كفيري قرانيكا كفيري ديني خوايكا كاك ليس خميل بخو لقد تسي خوت ابيك للتحمل بنفس الدريج بين قلبي بابو مسجود كان قلبه من على واه من على اخوي يقول هدايتي ولا قبل من على كاني كولانا يبو من قلبه وكل جاتي افرينيكا ولا وري كره جوانا كمو بيش هزاري شباب و10 هزاري شباب شكون ابراهيم بو مسجود انا كو هاندانه كتي بلا تا وشي تاخذ ايش انا زاري خو باكي تو بوتي ابي بو مسجود من على روحي طاو تجاتي نفي حتي خيري كافي كي تشيكا سادي كاتو نجا امر روجتي روجتي فتنه روجتي اشوبا دنيا هموي وقتنا ما بو عالم هموي بهو ينبث مرفمي دنيا وسقامة ووضي راسي دعاء زور مهمة بو مناوة كان راسي نابي مناضيه ماركري أوانا زخيري خومان تارچيكن لخومان أبي زور بوردي متابعة بكرينو لقليانا برون نفس تعدريج بي لقليانا أو تاكاكي برا في تاني آخر زمان كيسا أو خومان وقتيين خوابنا ما بپیغمبر صلی الله علیه و آله کاله و شپولی دریا شپوله ولی شوی تاریکی نوتک خلق بدبی خوی تنابی کوری کی جوان پیگینی اولای جوان پیگینی وقتی گذاری فتنه گدی بجاری هزاران کوری ام میلت چیلیگا لگل خویا هم دنیاش انا رو هم قیامتش انا ابي قايمي كي قايم تو مهم ونيك لتشاب بمري مهم بإيمانه بمري في أويك پیاوی خوا بێت پیاوی ئەو دینە بێت دینەکەی نەدۆڕان بێت مشکلە نییە تو کاکە کەسمان ئەمڕۆ نەمەردی بەیانی ئەمری ئەم فیتنەیە ناو فیتنەی کێ بەسەردا ئەوی کە نەبوو ئەوی کە قوتان نابیت خوا تاقیمانەکاتەوە ئەم دنیای خۆی ماڵی تاقیکردنەوەیە بەڵام تۆ خۆت و ماڵ و منداڵە فێریۆکە بەرگەی فیتنەکان بگرن تەحمولی ئەم فیتنانە بکەن ئەم بەزمڕەزمەی ئەم ئاخر زەمانە بکەن پیرێژنێمە هەر هەمووی ئەیان و خوایە لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زمان ما باردی و فیتنەکانی آخر زمان و بەچای خۆتانی بینن والله ئەوەی کە لەم عمرەی کە لێرەیان دانیشتون حەم گەنجەکانیش هەمووانشی کە تۆ زێمەتەمەنن ئەوەی لەم ماوەی بیندا
بەدە عمری باو با پیرێ بەشتی ئۆنگیان نەدیوە هەم گۆڕاکاری لەم دنیا بێ لەبەر ئەوانەی خۆمان قایم بکەین بۆ ئەو فیتنانە هەڵنەخەڵەتی لە حەج کۆمەڵە پێیابوو چەپڵی لیا تۆ ڕامەکە بە دوایانە و چەپڵی تو مناڵەکەشت چاو لە دۆکە شۆن ئەو مەکەوە ئەو دینە دەستی پێوە بگرە لەم ڕۆژەیان چونکە خەڵک بەرپەی خۆی تیا نابینێت فیتنەکان ئەمەندە زۆرن پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی بە ئیمانەوەی دەتەوە ئێوارە بە کافری ڕووی تەمامەوە دینەکەی کا بە قوربانی پاتاڵێکی دنیا لەبەرەوە ئاگادار بن بە قوربان پیاوی خوا بن پیاوی ئەو مەبن دەست بگرن بە بەرنامەکەی خواوە بە شەریعەتەکەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خوای گەورەش خۆی بەڕەحمە الحەمدولله ئەهلی ئیمانی الحەمدولله لە وڵاتێکی موسڵمانین الحەمدولله باوەڕ ناکەم بە دەوڵاتی عەرەبستانیش بەقی ئەم کوردستانی ئێمە مزگەوتی تیابێ بەقی ئەم کوردستانی ئێمە مەدرسەی تەحفیزی قورئان و لەبەرکردن و خواناسی تیابێ الحەمدولله ئەچیتە حەج مزگەوتێکە و جێگە نابێتەوە نوێژکەی مزگەوتەکە باوەڕ بێ مزگەوتی گەورە لە ڕۆژی جومعەیە ئەڵێی لای حرەمی مەکەوانە چۆن لەسەر جادەکان و لەسەر شۆفەکان نوێژەکەن حەمد و سەنا بۆخوا بەڵام کاکە لە زۆریا زۆری بەڵام تۆزێ بۆری زۆر و بۆری ئەبیارێکۆ لە ماڵ و منداڵی خۆی دروستیکە هەم وەکو چۆن لە چەندێتیان الحەمدولله زۆرە با لە چۆنێتیشە ئێمە نمونە بین با بەو نوعەبێکە خوای گەورە پێی خۆشە تۆ هەوڵی خۆت بە باقی کەشی لەسەر خوایە وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ثم تردون إلى عالم الغيب والشهادة تو كاري خوتا بكن هەوڵ بن خوای گەورە شتەکەی لەبەر چاوایە تو هەرەوە پێکرێ کە پێترا بەڵام کەمتە خەمە بە بۆ ئەوەی پەنجەی خۆت نەگەزی بەڵام کە تۆ هەموو هەوڵەکەدا ئیتی دەست خوای گەورەوەڵی خوای گەر بۆ ئێمە یاوانەتە دەستو لا حول ولا قوة إلا بالله إجدا صلاتك مانية إنا نتبرأ إليك من حولنا وقوتنا ونلتجئ إلى حولك وقوتك إما تبرأك داوي لدى صلاتي خمان لذيلك خمان قد مالك ركب آوا بيقرم آوا يقرم آوا يقرم دعاي بو قبل خواي جان آوا بي شافوج مكة قال تبا مناري خلق مكة خو هل مخشى لبسن أوا قال تبا مبو مكة والله منارك إواوا منو كوكي خوش خلاب تبي لبنو هلا خوا بارنو بنا بخوا بقرن بلك خواي يقول خوش ما صالح كإنجا كي إنجا أولا كاما خواي يقول لي إيمو يوش خوش بي جاري يا أخوة بخير بي فتشاو كانوا هاتن داو كانوا لذاتي الله بركته ورحمته لطفه ومرحمته خوي برجينا بسلامة سمعنا لجناحي هم ما خوش بي لجناحي دايك وباقوان وخيزان كان ما خوش بي أولا كانوا عن بو صالح كان فيقول خومان وخيزان وأولا كان ما دبا هشتاونا في درسي على آياتي كوكو كي تواب وصلى الله وبارك على النبي محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته